خوای لە گوناهەکانمان خۆش بی، خوای گیان لە کاتی مردنماندا، خوای گیان ڕەحم و بێرەبانی خۆت بڕژێنی بەسەرماندا. یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی لە کاتی مردندا مزگێنی بەهەشت و ڕەزامەندی تۆمان پێدرێت. خوشک و برای بەڕێزم، مەترسە لە مردن، چونکە هەر دەمریت. ترسی تۆ لە مردن یەک سانیەک یەک چرکەیەک مردن دوا ناخات و پێشیشی ناخات. کەواتە مەترسە، خۆت بۆ مردن ئامادەکە، خۆت بۆ دوای مردن ئامادەکە، چونکە کاتێک کە تۆ دەمریت زۆر بەڕێزی لای خوای پەروەردگار ئەگەر ئیماندار بی و ئەهلی ئیمان بیت. ئەگەر لە دنیادا خوات ناسی بێ و بەندایەتیت بۆ خوا کرد بێ، تۆ زۆر بەڕێزی لای خوای پەروەردگار. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، ئەو ئینسانە کاتێک کە ڕۆحەکەی دەرچوو، ڕۆحەکەی مەلائیکە بەرزی ئەکاتەوە بۆ ئاسمان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، ئەو ئینسانە ڕۆحەکەی بەلای هەر کۆمەڵێکا بڕوە کە لە ناو کفنی بەهەشتایە، کفنێکی حەریری لێ بەهەشتەوە بۆ هاتۆ بە تایبەتی، بۆنی میسکی لێ دێ، خۆشترین بۆن. ئەم ڕۆحە بەرزە بێتەوە بۆ ئاسمان، لاشەکە دەکەوێت، بەڵام ڕۆحەکە بەرزە بێتەوە بۆ ئاسمان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، بەلای هەر کۆمەڵێ مەلایکەیەکە دەڕوات، ئەو مەلایکانە دەڵێن ئەم ڕۆحە پاکە هیچ شێیە، مەرحەبا لە ئەم ڕۆحە پاکە، مەرحەبا لە ئەم ڕۆحە پاکە بێ کە لەناو ئەم لاشە پاکەدا بووە، کە ئینسانی ئیماندار و خواناسە، ئینسانی ئیماندار ڕۆحی پاکە، لاشەی پاکە. ئینسانی زاڵم و ستەمکار و بێدین ڕۆحی پیسە، لاشەی پیسە. بەڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم، دەڵێن ئەمە ڕۆحی فڵان کەسی کوڕی فڵان کەسە، فڵان کەسی کچی فڵان کەسە، بە جوانترین و خۆشەویستترین ناو لە دنیادا چی ناوێکی پێ خۆش بووە بەو ناوە بانگی دەکەن. پێت خۆشە لە دنیادا بە چی ناوێ بانگکری؟ خەڵکی چۆن بانگت کە ئەو مەلایکانە ئەوە بانگی تۆ دەکەن. سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. ئەمە ڕێز و حورمەتە. تخوا لە دنیادا چی کەسێک ئەوەندە ڕێزی لە تۆ گرتووە؟ مردن سەرەتای ڕێزگرتنی تۆیە بۆ تۆی ئیماندار، سەرەتای خۆشیەکان و شادیەکانە. ئەم هەموو مەلایکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ ڕێز لە تۆ دەگرن، بە جوانترین ناوت دەبن، دەڵێن مەرحەبای لێ بێ. ئەمە ڕۆحێکی پاکە، ناو لاشەیەکی پاکە بووە. بۆیە خۆشەویستم، برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، لە مردن مەترسە، خۆت بۆ مردن ئامادەکە بە ئیمان و بە تەقوا، خۆت ئامادەکە بە ئیمان و بە تەقوا بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار. ئەم ڕۆحە لە لاشە دەرچوو، بەلای هەر کۆمەڵێکا تێپەڕی، هەمووی سەلامی لێ دەکا و مەرحەبای دەکا و هەمووی دەڵێن ئەم ڕۆحە پاکە کێیە؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم، ڕۆحەکە بەرزە بێتەوە بۆ ئاسمان. دەفەرمێ کاتێکە دەگاتە ئاسمانی یەکەم، ئاسمانی یەکەم هەمووی دەرگاوشتی هەیە، مەلایکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ دەیپارێزن و حەرەسن. داوا دەکا ئەو مەلایکانەی کە ڕۆحەکەی ئەو ئینسانە ئیمانداران پێیە، دەڵێن دەرگامان بۆ بکەرەوە، ڕۆحمان پێ، ڕۆحی فەڵان کەسمان پێیە، فڵان کەس بەڕێزە و خۆشەویستی خوایە، ئیماندارە، بەهەشتیە، ڕۆحی ئەومان پێیە. داوا دەکەن لە دەرگاوانی ئاسمان یەکەم دەرگایان بۆ دەکرێتەوە، هەمویان دوعای خێری بۆ دەکەن و دەڵێن ئەم ڕۆحە پاکە کێیە. دەچنە ئاسمانی دووەم دەرگایان بۆ دەکرێتەوە، ئاسمانی سێم، چوارەم، پێنجەم، شەشەم، حەوتەم. خۆزگەمان بۆ کەسانە بێ. ئینسانێک لە دنیادا خۆی ناسیوە، ئەگەر چەند کاتێکی کەمیش بێ، مەلایکە ئەو ڕۆحەی دەبات هەتا دەرگای ئاسمانی حەوتەمیشی بۆ دەکرێتەوە، دەچێتە خزمەتی خوای پەروەردگار لە سەروی عەرشەوە. ئەو ڕۆحە پاکە. خوای پەروەردگار دەفەرمێ ناوی عەبدەکەی من لە عیلیین کە پلەی بەرزی بەهەشتە، لەوێ ناوی عەبدەکەی من بنووسن، لاشەکەی بگەڕێنەوە بۆ سەر زەوی، چونکە من لەوانم لە زەوی دروست کردووە، دەبێ بچن ناو زەوی، لەوێشەوە زیندویان دەکەمەوە. ئەمە ڕۆحی ئینسان ئیماندارە. تۆ ئیماندار بە، وەڵڵاهی دوای مردنت ئەو کاتەی خەڵکی شیوەنت بۆ ئەکا ڕۆحەکەت لە خزمەتی خوای پەروەردگارایە. وەڵڵاهی ئەو کاتەی خەڵکی خەمت بۆ دەخوا فڵان کەس گوناحە خۆڵمان کرد بەسەریا،
گوناح نییە، من و تۆ گوناحین، ئەوەی خوا لێ ڕازی بێ گوناح نییە، بەراوەیە، سەربەرزە، سەرفرازە. بۆیە مردن زۆر خۆشە بۆ ئینسانی ئیماندار، بەڵام بۆ ئینسانی زاڵم مستەمکار و بێدین و خوانەناس مردن سەرەتای نەکبەتی و نەهامەتێکەیە. خوا بمان پارێزی.